ئەوتە لەبێ بینێرانی شارپرێس سبەی حەوت مانگ تێپەڕ دەبێت بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا گەرچی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام درا و ئەنجامەکانیش ڕاگەێنران بۆ ئەوەی کە وڵات دەچق بەستوی سیاسی ڕزگار بکرێت بەڵام ڕۆژ بە ڕۆژ دۆخی سیاسی وڵات بەرەو خراپتر دەڕوات بەرەو شکست دەڕوات لە ماوەی ئەم حەوت مانگەشدا کۆمەڵێک دەستپێشخەری ئەنجام درراوە کۆمەڵێک دەستپێشخەری کراوە بۆ ئەوەی کە وڵات لەم چق بەستوی ڕزگار بکرێت بەڵام هیچ کامیان نەبووتە هۆی ئەوەی کە وڵات دەرباسکەن لەم چق بەستویە سیاسی کە تێکەوتووە گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم پرسانە و هەروەها پرسی نەوت و بڕیارەکانی دادگای فدراڵی بەکوێ گەشتون لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار شاوز ئەندامی پۆلی پێشووی پەرلەمانی عێراق. دکتۆر سڵاو دەبێ ئەم کات باش لە ماوەی ئەم حەوت مانگەدا کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام دراوە و ئەنجامەکان ڕاگەێنراون کۆمەڵێک دەست پێشخەری کراوە نزیکەی دەست پێشخەری کراوە بۆ ئەوەی کە وڵات لەم چق بەستویە دەرباز بکرێ بەڵام هیچ کامیان نەبووتە هۆی ئەوەی کە وڵات لەم چق بەستویە ڕزگار بکات. ئایا دەست پێشخەری کێ دەبێتە هۆی فریادڕەسی ئەم دۆخی کە لە ئێستادا عێراقی تێکەوتووە؟ سڵاوتان نەبێ سڵاو ڕێز بۆ ئێوەش. لە ڕاستیە خۆمان بینیمان کە لە ماوەی ئەم حەوت مانگەی پێشووتردا زۆر هەوڵدرا بۆ ئەوەی کە حکوومەت تەشکیل بێ و سەرۆکایەتی کۆمار و ئەو وەزارەتەکان بکەونە کار بۆ ئەوەی کە وەکو خۆیانیانوت بەهۆی هەڵبژاردننی پێشوەختەوە عێراق لەو دۆخەتێ چەخ بەستوی کەتیایەتی لە ڕووی سیاسی اقتصادی ئەمنی لە هەموو ڕەهندەکانی ترۆ دەربێنرێ بەڵام بینیمان یعنی نتوانێت بەڵام عکسەکەیمان بینی نەتوانران بەهۆی هەڵبژاردننی پێشوەختەوە بەهۆی هەڵبژاردننی پێشوەختەوە نەک نتوانرا کێشەکانی عێراق چارەسەرکرێ بەڵکو کێشەکان قوڵتر کرایەوە و بەنیسبەت ئەمەیشەوە لە ڕاستیە تا ڕادێک ئێمەمانان یعنی پێشببینی ئەوەمان کرده بوو پێش هەڵبژاردنەکە چەندین جار قسە لەسەرەوە کرابوو کەەوە و چەندین وتارمان هەیە کە بەوەی کە هەڵبژاردننی پێشوەخت بۆ عێراق چارەسەر نییە و ڕەنگە هەر نەیشکرێ و ئەگەر بیشکرێ نەتیجەکەی وەکو پێویست نابێ وەکو یەکە ئێستای بینین. ئێستش تاکی دەکەمەوە ئەم دەست پێشخەریانە لە ڕاستیان پێم وایە هیچی بەرهەمێکی ئۆتۆی نابێ و زۆربەی دەست پێشخەرین بۆ مزایەدا نەک بۆ چارەسەرکردنی کێشەکان واتە مبادرەی مزایەدەن ئەوەندەی کە مبادرەی مزایەدەن بە نیوی هێندە مبادرە نین بۆ چارەسەرکردنی کێشەکان و لەناو ئەم ئاڵۆزیشە ئەتوانم بڵێم ئەگەر حکوومەتیش تشکیل بێ بۆ نمونە لە چەند مانگی داهاتوودا حکوومەتیش تشکیل بێ بە قەناعەتی من ئەو حکوومەتە تەمەنێکی درێژی نابێ بەڵکو 6 مان بۆ ساڵێک بەردەوام بێ و جارێکی تر کێشەکان بە شێوازی تر بە قوڵتر دێنە ئاراوە. ئەوەی کە پەیوەندی بە مبادرانەوە هەیە لە ڕاستیە بۆچی یعنی ناتوانن چارەسەر بدۆزنەوە یان با بڵێن چی مبادرەیەکیان باشترە لە ڕاستیە زۆربەی زۆری ئەم مبادرانە کە ئەکرێت لایەنەکانەوە بۆ ئەوەیە کە با بڵێن نمایشی قوتی خۆی تێدا بکرێ و داواکاریەکانی خۆیان بە شێوەیەکی تر دەخرێتە ڕوو بۆ لایەنی بەرامبەر ئەگەر نا هیچ جۆرە میان ڕەویەک و نێوەندگیریەک و دۆخێکی با بڵێن هێنانەکایی دۆخێکی پڕ لە چارەسەری تێدا نییە. یعنی بۆ نمونە ئیتاری تەنسیقی کاتێکە مبادرەت ئەداتە سەدر هەر ئەو داواکاریانە تەقدیمەکاتەوە کە پێشتر هەی بووە پێش مبادرەکە. لەلایەکی تریشەوە کاتێکیش کە مقتەدا مبادرەت تەقدیمەکە یان با بڵێن دانیشتنەکە لە ئەخیرا خۆمان بینیومانە کە چەندین جار یەک دێڕە نووسیەکە لا شەرقیە ولا غەربیە حکومە ئەغلبیە وەتەنیە یعنی لەسەر مصربوونی لەسەر داواکارێکی خۆی بۆیە مبادرەکان مبادرەی مزایەدەن مبادرەی چارەسەر نین و مبادرەیەک نین کاڵقوڵاوی خەمێکی قوڵ بێ بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکان لە عێراقا بدۆزرێتەوە و بەشێکی تریشی من وای دەبینم کە ئەم مبادرانە بۆ ئەوەیە کە ئەگەر هەڵبژاردن کرایەوە و یەکێک لە چکەیەک لە ئەگەرەکانەوەیە کە جارێکی تر انتخابات بکرێتەوە و حکوومەت پێگنەیە لایەنەکان کۆگ نەبن لەسەر حکوومەت و لەسەر ئایندەی حکوومەتەکە یەکێک لە ئەگەرە نزیکەکانە ئەوەیە کە جارێکی تر هەڵبژاردن دەکرێتەوە. ئەم جۆرە مبادرانە
ئەوەیە بۆ ئەوە بەکارێنە جارێکی تروک و کارتێک بە خەڵک بڵێنەوە ئێمە هەرچی هەوڵ بوودامان بۆ چارەسەرکردنی کێشەکان، یعنی بۆ من لە کاتی انتخاباتە لە حملەی انتخابی بیا وەکو شتێک و کارتێک بەکاری بێنن بە خەڵک بڵێن ئێمە لەگەڵ چارەسەرکردنا بووین، بەڵام لایەنی بەرامبەر لەگەڵاوانە بووە. بۆیە بە تاکی دەکەمەوە کە ئەمانە مبادرەی مزایدەن نەکشتی تر. بەڵێ پێتان وایە دکتۆر کێ وەکو شەخص وە چ لایەنێک ئەتوانێت و چ ڕێگایەک هەیە کە بتوانێت ببێتە فریادڕەسی ئەم دۆخەی کە عێراقی تێکەوتووە؟ خۆی ئەم دۆخی کە عێراقی تێکەوتووە دۆخێکی ئاڵۆسکاویە، هەر بەتەنها پەیوەندی بە ناوخۆی عێراقیەوە نییە، هەر بەتەنها پەیوەندی بە کەسێکی لە عێراق و شەخصێک ویان سیاسیەک، واروە هەر بەتەنها پەیوەندی بە فراکسیۆنێکی پەرلەمانی ویان هێزێکی سیاسیەوە نییە. ڕاستە کێشەکان لە ناوخۆیە تون بووتەوە، قۆڵتر بووتەوە، بەڵام لە هەمان کاتا ڕێگێکی ئیقلیمی و دەرەکیشی هەیە. واتە بەشێک لە کێشەکان پەیوەندی بە بەرژەوەندی هێزە ئیقلیمیەکان و هێزە دەرەکیەکان ئەوەیە لە مەنتیقەکەدا، ئەوە ئێرانیەکان هەن، تورکیەکان هەن، دەوڵەتانی سونە لە قەتەر لە ئیمارات لە سعودیە، ئەمانەش کاریگەریان هەیە و ئەمریکیەکان مەسلحەتیان هەیە، بۆی هەمووی کۆبووتەوە. یعنی سەرباری ئەوەی کە لە ناوخۆی عێراقا کێشەیەکی توندەیە و ئەم کێشەیە شۆڕ بووتەوە، یعنی جگەلەوەی کە کێشەیەکی تایفیەک بووە بە کێشەی ناوخۆی تایفەیەکیش بۆ خۆی. یعنی ئێمە لە ئاستا ناوخۆیەکە و لە ئاستا ئیقلیم و دەرەکیەکە گەر سەیری بکەین بە هەمویانەوە عێراقیان خسۆتە ناو ئەم گێژاوەوە. یعنی بۆ لە ناوخۆی عێراقیدا جاران ئەمان و کێشەی تایفی هەیە، کێشەی شیعە و سونە هەیە، یان ئەمان و کێشەی ئیتنی و نەتەوایەتی و قەومی هەیە، کێشەی کورد و عەرەبەیە. بەڵام ئێستا کێشەکان زۆر قوڵتر بوونەتەوە، یعنی دابەزیونەتە ئاستا قوڵەکەی. بۆ چکە ئێستا لە هەر بەتەنها کێشەی شیعە و سونە نییە، بەڵکو کێشەی شیعە هەیە. لە ناو ماڵی شیعەدا دوو ئاراستەی تون بەرامبەر یەکەن کە یەکێکیان ئیتاری تەنسیقیە، ئەویکیان تیاری سەدریە. و لەلایەکی تریشەوە لە ناو سونەکانە کێشەکە تا ڕادەیە کەمترە، بەڵام بینیمان لە چەند ڕۆژی پێشووتردا بەهۆی هێنانەوەی ئەو سەرکردە سونیانەی کە بە نەیاری حەلبوسیدا ئەندرێن، وەکو عەلی حاتەم و وەکو ڕافع العیساوی، ئەمانە هێنراونەتەوە بۆ بەغا کە ئەمە لە قەزایش داواکراون، بەڵام ئەمە بۆ نیشتێکی تری لێدێ بۆ ئەوەی جارێکی تر ماڵی سونەی ژۆک و ماڵی شیعە بەو شێوەیە دابەش بێت کە بینیوانە. لەلایەکی تر ئەگەر سێری ماڵی کوردی بکەین، یعنی بە تایبەتی دوو هێزە سەرەکیەکە یەکێتی و پارتی هیچ کاتێ بە قەدەر ئێستا کێشەیان نەبووە، یعنی کێشەی سەر و کۆمار گەشتە و ئاستەی کە بەداخەوە ئەم دوو هێزە لە مەیدانی تەحریل لە بەغا ڕسمی کاندیدەکانی خۆیان بەرامبەریان بەرزەکردەوە و زەربیان لێ ئەدا بە بەرچاوی عەرەبەکانەوە و تافیان دژی یەکتر لە بەغا کێشە، یعنی یەکێتی و پارتی چوون لە بەغا بەرامبەر بە یەکتری بۆ ناشرینکردنی یەکتری. واتە کێشە تایفی و ئیتنیەکانی عێراق لە ناو خۆی نەتەوەیەک و تایفەیەکە قوڵتر بووەتەوە، سەرباری ئەوەی کە کێشەی گەورەتریش لێ بڵین لەسەروی ئەمەوە، هەر بۆ لە ئەزەلا کێشەی کورد و عەرەبەیە لە عێراقا، کێشەی سونە و شیعە هەیە لە عێراقا. ئەمە ئەو لەلایەکی تریش ئێرانیەکانە بینین کە لە ئاستە ئیقلیمیەکە بینین ڕۆڵێکی گەورە دەبینین لە عێراقا، و ئەو لایەنانەی کە نزیکن لە ئێرانەوە ئینتخاباتەکەیان بەدڵ نەبووە، نەتیجەکەیان پێ قبوڵ نەکراوە و لە محکەمەی ئیتحادیش هەمووان بینیمان کە تەعنیاندا لە نەتیجە ئینتخاباتەکە. بۆیە ئێران بە هەموو قوتیەکەوە دەیەوێت ئەو شتە بکا کە خۆی ئەوێ لە عێراقا، و ئەو شتێش ئەوەیە کە حکوومەت یان تەشکیل نەبێ یان کە تەشکیلیش ببێ بە دڵخوازی خۆی بێ، کاراکتەرە ڕئیسیەکانی ئەو کەسانە بن کە نزیکن لە خۆیەوە. لە بەرامبەر ئێرانیەکانە ئەمریکەکانیش لە ناو عێراقا ڕۆڵیان هەیە بە کەم تا زۆر، و هەرچەندە سیاسەتی بایدن تا ڕادەیەک جیاوازیە لە سیاسەتی ئیداری ترامپ، بەڵام ئەوانیش بە هەمان شێوە منافسی سەرەکین لەگەڵ ئێرانیەکانە. تورکیەکان مەسلحەتیان هەیە لە مەنتیقەی هەرێمی کوردستان، لە شوێنەکان لە مەسەلەی تورکمان، لە مەسەلەی نەوت دەستێوەردانەکەن لەسەر پرۆسەکە. دەوڵەتانی ئیمارات، سعودیە، سونەکان لە قەتەر، هەموو ئەمانەوەیان کردووە کە عێراق لەم دۆخەدایە. بۆیە دەرێنانی لە ناو ئەم زەلکاوە ئەم دۆخە لە ڕاستیە کارێکی قورسە، یعنی گەر نەڵێن مەحاڵە، بەڵام قورسە، گرانە لەم کاتەیە و پێدەچێت وەکو ئاماژەم پێکرد ئەگەر حکوومەتیش تەشکیل بێ، ئەوە تەمەنێکی کورتیە بێ.
بەڵێ دکتۆر کاریگەری ئەم دۆخەی کە لە عێراقدا دروست بووە لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت لە کاتێکدا وەک ئێستا بەڕێزت باست لەوە کرد کە دوو هێزی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ناکۆکیەکانیان قوڵتر بووەتەوە خۆی کاریگەریەکانی دەرکەوتووە یعنی تۆ ئەگەر سیر بکەی بەداخەوە پارتی بەهۆی ئەوەی کە سیاستێکی تاگڕەوی گرتەبەر لە دوای انتخاباتەکەەوە و بەبێ ئاگاداری یەکێتی پارتی بەبێ ئاگاداری یەکێتی و ئەتوانم بڵێم وەکو فێڵێکی سیاسیش بوو و پاشخولی لە یەکێتی گرت لە سەرەتاوە ڕۆژ تەحالفێکی سێ قۆڵی دروست کرد لەگەڵ حەلبوسی و لەگەڵ سەدریەکانە و بۆی ئەم تەحالفەوە سەرۆکایەتی پەرلەمانیان هەڵبژار بەڵام نەیانتوانی سەرۆکایەتی کۆمار و حکوومەت تەشکیلکەن بەهۆی ئەم سیاسەتەوە کە پارتی بوو بە بەشێک لە قوڵکردنەوەی کێشەکانی ماڵی شیعە واتە بوو بە بەشێک لەوەی کە سەدریەکان و تیاری ئیطاری تەنسیقی زیاتر تون بن بەیەکەوە ئێستا پارتی بووەتە بەشێک لەو قوڵکردنەوەی ئەو کێشانە کە ئەمەیشە بێت بە تەکید خۆتان نەزانن پارتی ئێستا سەرۆکی هەرێم لە پارتیە سەرۆکی حکوومەت لە پارتیە زۆربەی دەسەڵاتەکان زۆرینەی پەرلەمان لە لای پارتیە دەسەڵاتی دادوەری لە لای پارتیە زۆربەی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە پایتەخت لە هەرێمی کوردستان لە هەولێر لە لای پارتیە دەبینین کاتێک پارتیش بەم ئیتیجا ئیشەکەکە بۆ قوڵکردنەوەی کێشەکانی ماڵی شیعە بە نەتیجە هەرێمی کوردستان زەرەرەکە هەرێمی کوردستان زەرەری کردووە چۆن لە ماوەی ڕابردوودا بینیمان چەندین جار پایتەختی هەرێمی کوردستان با بڵێن بەر هێرشی موشکی و تیارەی درۆن و ئەمانە کەوت واتە کێشەی اقتصادی و سیاسی لە هەرێمی کوردستاندا هەبوو بەڵام بەهۆی ئەمەوە ئێستا خەڵک تا ڕادەیەک یعنی لە ڕووی ئەمنیشەوە جارجار تووشی دڵڕاوکی ئەبێ بەهۆی ئەو سیاستانەوە و ڕەنگە گەرمەم شێوش بەردەوام بێت زیاتر کێشە بۆ هەرێمی کوردستان دروست ببێت چونکە هەمیشە وەکو جەنابی مام جەلالەی وت ئێمە نابێ ببین بە بەشێک لە کێشەیەکان لە عێراقا ئەبێ ئێمە ببین بە بەشێک لە چارەسەر هەر هیچ نەبێ ئەگەر نەشتوانین چارەسەرکەین ئەبێ ئەبێت نەبین بە بەشێک لەو کێشانەی کە لە نێوان ماڵی شیعان یان لە نێوان ماڵی سونەدا هەیە. بەڵێ سەبارەت بە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان تاگلایەنە بڕیاریداوە بەڵام پارتی دەڵێت ئێمە هێزی یەکەمین و بڕیار لای ئەوانە و باز لەوە دەکەن کە زۆرینەی دەنگی کوردن لە پەرلەمانی عێراقدا. ئەمە قسەیەکی زۆر ینی پێکەنینانەویە هەرزەلیە کە ئەگەر پارتی وا بڵێ چونکە بەڕاستی خۆ سەدرەکانی ئێستا ئەگەر بە تاک سەیری بکەی بەکو لیستێک سەیری بکەی دوو ئەو نەوە سێ ئەوەی لیستەکانی تریان هێناوە ئەی بۆچی ناڵێ ئێمە بە تەنیا ئەبێ بڕیار بدەینەوە تا ئەوانیش بۆ ئینەی خۆیانەوەڵێ ئێمە بە تەنیا نییە بەڵام هەندێک خەڵکی تر هەیە با بەشداری نەکاو بەڵام زۆری نە با بەشداریکە لە ناو ئەم سیستەمەیەدا کە سیستەمێکی تەوافقیە هیچ کاتێک نابێت بەو شێوەیە بیر بکرێتەوە کە بڵێ من بە تەنیا بڕیار دەم پارتی ئەبێت تەنانەت حساب بۆ فراکسیۆنێک بک کە یە کورسیشیەیە کە کۆمبۆلمە کۆمەڵی ئیسلامی ئێستا لە پەرلەمانی عێراق یەک کورسیەیە بە حسابی بۆکە و بینیشمان حسابیان بۆ کردچوون بۆ لای کە نوێنەرەکەی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق لە کاتی ئەوەی کە دەنگیان کۆ کردەوە بۆ ڕێبەر ئەحمەد لەبەر ئەگەر بەم شێوە بیرکەنەوە زۆر غەڵەتن و من پێم وایە لەوەی کە ئێستا تێکەوتون لەو دۆخەنا لەبارەی کە ئێستا تێکەوتون بەرەو خراپتریشە چیە چونکە ئەزمموی ڕابردوو و تەجروبەی ساڵانی ڕابردوو دەری خستووە ئەم هێزانە بە تایبەتی پارتی وەکێتی ئەبێ بەیەکەوە بن و نابێت لە کاتی خۆشیەکانە بڵێن هەر خۆمان و لە کاتی ناخۆشیەکانە لایانی بەرامبەر با بڵێن تۆمەت با بکەن یان نابێ بڵێ بەشەکەی خۆمە خۆم و ئەوەی خۆم بۆ خۆم ئەوی توێشە خۆم ئەگەر وایە دەکەواتە ئەگەر پارتی بەم عقلیەتە بیر بکاتەوە کە بڵێت ئێمە لە بەغا زۆرینین ئەبێ ئێمە بڕیار بدەین ئەبێ ئەوەش بزانێت ئەم نەهامەتی بەسەر ئەم میلەتە هاتووە ئەو لەی بەرپرسیارە کەسی تر لەی بەرپرسیار نییە مەسەلەی ئەوەی کە ئێستا خەڵک لەسەرەی وەرگرتنی موچەیە تەمەنی 70 ساڵە 40 ساڵ خزمەتی ئەم وڵاتەی کردووە مامۆستایە فەرمانبەر بووە مۆزەف بۆ لە هەر شوێنێک ئێستا لەسەرەی موچەکەیە ئەمرێ ئەمە لەسەر ئەستۆی پارتی ئەگەر پارتی بەم شێوە بیرکاتەوە و ئەوەی کە ئێستا من و تۆ قسەی تیاکەین کە نۆی پێنجە
سێ چوار وەزارەت لە پارێزگای سلێمانی تا ئێستا موچەی مانگی سی وەرنەگرتووە ئەوە نەتیجە ئەوە بێ پارتی بە تەنیا خۆی بکە بەڵام پێم وایە هەموو لایەک مەسئولە بەرامبەر بەم دۆخە بە تەکید پارتی لە هەموو زیاتر بەری دەکەوێت. بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەرچەنە پەیوەندی بە تەوەرەکەشمانەوە نییە ئەو کێشانەی کە لە سلێمانی ڕۆئەدات ئەو کێشانەی دواکەوتنی دواکەوتنی موچە خاننشینان ئەخاتە ئەستۆی یەکێتی و دەڵێت یەکێتی بەرپرسیاری سنووری سلێمانیە زۆنی سلێمانیە ئەو باوتە بێژی یەکێتی خۆی جوابی باتەوە. بەڵێ بابێنە سەر تەوەری خۆمان دکتۆر سبەینە دووست بە ڕۆژی چوارشەممە پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە و لە ماوەی ئەم حەوت مانگەیە هیچ جوڵەیەکی لێبەدی نەکراوە بەڵام ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی ئەوەیە کە پەرلەمانی عێراق ئەم خولەی پەرلەمانی عێراق بە سستی و بە مردووی لەدایک بووە یان چاوەڕی لە دەکرێت وەک خولەکانی پێشوو وەزیر بانکاتە ناو پەرلەمانی عێراق و لێپرسینەوەی لێ بکات چاوەڕی چی لێ دەکرێت؟ ئێمە لە ئێستەوە ناتوانین بە مطلقی قەرار لەسەر ئەدای ئەم خولەی پەرلەمان بدەین، یعنی با بڵێن خولێکی شکست خواردووە یان لاوازە یان شتێکی تری لەو بابەتە چکەوە بێ ئینسافیە بەرامبەر بە ئەندامانی پەرلەمان و بەرامبەر بە خولەکە لە بەتایبەتی خۆتە نەزانن کە هەڵبژاردن بۆ 4 ساڵ کراوە ئێماوە 7 مانگە ئینتیخاباتەوە بووە ئەتوانم بڵێم زۆری ماوە یەک لەسەر ئەتوانین بڵێن لە سەدادەی کارەکانی تەواو بووە کاتەکەی تەواو بووە بۆیە کاتێکی زۆری ماوە فەسڵێکی تەشریعی تەواو بووە و پەڕیار ئەوە بەو شێوەیە بۆیە لە ئێستەیە ناتکرێت حکم لەسەر ئەدای ئەم خولە بدەین بەڵام ئەوەی کە تا ئێستا بینیمانە بەداخەوە تا ئێستا ئەم خولە نەیتوانیوە قانونێک دەربکە ئەم خولە هەتا ئێستا نەیتوانیوە تەنانەت لیژنەکانی خۆشی تەکمیلە بکەوە ئەوەی کە من ئاگام لێتی لیژنەکانی پەرلەمان کە با بڵێن بە ڕۆحی پەرلەماندا ئەندرێ بۆ ئەوەی ڕقابەی حکوومەت و کارەکانی حکوومەت و دامەزراوەی تەنفیزی بکاتە ئێستا پەرلەمان نەیتوانێت لیژنەکانی خۆشی هەڵبژێریەوە بزانم بەیانی کۆبوونەوەیکیانەیە سەبارەت بەوە کە وایە زۆر پێشتر ئەوە بکرایە واروە لەم خولەدا تا ئێستا تەنانەت کۆبوونەوەکانیش لە ئاستی پێویستانیە زۆر کەمە لە پێش ڕەمەزانەوە کۆبوونەوە نەکرابوو تا ئێستا و پێشتریش بینیمان و ئەم خولە هەتا ئێستا لە پەرلەمان نەتوانراوە سەرۆکایەتی سەرۆک کۆمار هەڵبژێرێ و با بڵێن حکوومەت ڕاستپێرێ کە من دوو خولی پێشووتر لە پەرلەمان بووم هیچ کاتێک ئەمە نەبووە بۆیە لەم لێرەوەیە کە ئەتوانین بڵێن کە ئەم خولە ئەگەر بەم شێوە بێ خولێکی مۆفەق نابێ و ناتوانێت کارەکانی وەکو پێویست بەڕێوە ببا و بە نەتیجەش ئەمە دەرهاویشتەی ئەو دۆخە نەخوازراوە سیاسیە کە لە دەرەوەی پەرلەمانەوە هەیە چکە بیریشمان نەچێ ئەوەی کە لە ناو پەرلەمانایە بە نەتیجە نوێنەرایەتی ئەو هێزە سیاسیانە ئاکا کە لە دەرەوەی پەرلەمان لە ململانێ و لە کێشەدان یعنی بۆ منە کاتێک کە حەلبوسی و سەدر و بارزانی ئیتفاقیان هەیە ئەمە نوێنەرەکانیان لە پەرلەمان چاوەڕێن ئەوان بەچی ئەگەن چی ناکەن و چۆن لەگەڵ ڕەوتی ڕووداوەکانە بەڕێەکەن بە ئاماشەوە بۆ لایەنەکانی تری ژوایە بۆیە ئەگەر و ئەو دەستێوەردانی باسمان کرد لە ئاسی ئەقلیمی و دەرەکیش کاریگەری لەسەر ڕۆتی ڕووداوەکانەیە بە تەکید کاریگەری لەسەر ئەدای پەرلەمانە بووە بۆیە دەرکەوت ئەزمموی هەڵبژاردننی پێشوەخت سەرکەوتوو نەبوو ئەتوانین وا بڵێن نەک پەرلەمان با بڵێن ئەدای پەرلەمان چکە و کوتم ئەدای پەرلەمان کە ئەداکەی زۆری ماوە لە ڕووی کاتەوە بەڵام هەڵبژاردنەکە کۆتایی هاتووە بۆچی سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی کە بۆ یەکەمین جار بوو کە ئەم شێوازی سیستەمی فرەبازنەیە لە عێراقا پیادە کراوە نەتیجەکەیشی مابینی ئەمە بەحساب بۆ ئەوەیە کە دەموچاوی نەبێتە سەر حکومڕانی بۆ ئەوە بوو کە داواکاری خۆپشاندەران بوو بۆ ئەوەی کە ئەم سیستەمە بەکار بێنرێ وایە نەزانی ئیتر لەمە دووە حەلبوسی و نازانم سەدر و مالیکی و فالح فەیاز و هادی عامری ئەوانە ئەچنە دەرەوە واز لە سیاستێن و خەڵکی ئەوانەی کە لە مەیدانی تەحریرە لەسەر تیکتۆکەکانن ئەمانە دێنە پێشەوە نەخێوانە بوو بینیمان ئەوانەشی کە سەر بەخواان زۆر کە من لە پەنجەکانی دەست ناژمێر تێ ناپەڕن کە ئەمانیشتا ئەسە هیچیان پێ نەکراوە هەریچیشیان پێ ناکرێت لە ڕاستیە کەواتە ئەزمموی هەڵبژاردننی پێشوەخست دەرکەوت کە شکستی خواردووە لە عێراقا و نەتیجەکەیشی ئەم دۆخەیە کە ئێستا بینیوانە. بەڵێ دکتۆر سەبارەت بە یاسای نەوت و گازی هەرم سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی وەزیری نەوتی عێراق هەڵێت کە بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە یاسای نەوت و گازی هەرم وەک خۆی جێبەجێ ئەکرێت و دەژڵێت نیوەی داهاتی هەرێم لە نەوتە دیار نییە
ئایا پێتان وایە بڕیارەکەی دادگای فیدراڵی وە خۆی جێبەجێکرێت؟ لە ڕاستیە بڕیاری دادگای فیدراڵی بڕیاری قەتعیە نهائیە و هیچ کەسێک ناتوانێت و هیچ لایەنێک و هیچ حکوومەتێک و هیچ دامەزراوێک ناتوانێت تعنیلێکا و ڕەتی کاتەوە و دەبێ بەپێی دەستور ئەبێ بڕیاری محکەمەی ئیتحادی جێبەجێ بکرێ جاکە جێبەجێ ئەکرێ وەختی بۆ دیاری نەکردووە نەیوتووە ئەمڕۆ بەیانی ساڵێکی تر مانگێکی تر 2 ساڵی تر بەڵکو ئەبێ جێبەجێکرێ ئەمە کەوێتەوە سەر لایانی بەرامبەر کە حکوومەتی فیدراڵە و لە هەمان کاتاکەوێتەوە سەر حکوومەتی یاریێم ئەوەی کە ئێمە بینیومانە بەداخەوە حکوومەتی یاریێم و قسەکەرەکانیان بۆنی ئەوەی لێدێ کە ناڕازین بە بڕیاری محکەمەی ئیتحادی و پەیجە سێبەرەکانیان و میدیا سێبەرەکانیان تاکید لەسەرەوەکەنەوە کە ئەمە بڕیارێکە قابلی قوبوڵ نییە و بڕیاری تەسلیمکردنی هەرێمی کوردستان لێکدانەوەی بۆ دەکرێت و لە بەرامبەریشدا کە دوێنێ و فێرێ ئەحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراقی قسەیەکی کرد کە ئەڵێ بڕیارەکەی محکەمەی ئیتحادی ئەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێت و جێبەجێ ئەکرێت ئەمە ئەبێ خوێندنەوەیەکی وردی بۆ بکرێ و ئەبێت دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە بەخۆیان نابچنەوە و پێداچوونەوەی بە سیاسەتی نەوتی و بە کۆی سیاسەتەکانی تریشا بکەنەوە و من پێم وایە وەزیری نەودەر لە خۆیەوە ئەم قسە ناکا کاڵێ جێبەجێ ئەکرێ ئەبێ بگەڕێن لە پشتی ئەم پامەی وەزیری نەوتەوە چی هەیە چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزنەوە من ناڵێم ئەحسان عەبدولجەبار وەکو وەزیری نەوت هێزێکی سەربازی گەورەی هەیە تۆپ و تیارە و تانک بەیانی دێنێتە هەولێر یان خۆی کابرایەکی جەنرالێکی عسکەری و قائیدێکەوە بەڵام لە هەمان کاتاک کەسێکی وەکو ئەو هەر لە خۆڕایی قسەی واناکە و من داواکەم و هیوادارم دەسەڵاتدارانی هەرێم ورد بەخۆیانە بچنەوە و هۆشداریەک وەکو هۆشداریەک وەریگرن من لە یەک دوو شوێنی تری ژووتومە محکەمەی ئیتحادی بڕیاری داوە ئەم بڕیارەی محکەمەی ئیتحادی نابێت وەکو سەردەمی ڕیفراندۆمەکە بە فشە وەربگیرێ بەداخەوە لە کاتی ڕیفراندۆمە کە ئەمانوت ئەم ڕیفراندۆمە کاتی نییە و ئامادەسازی بۆ نەکراوە با هەڵگیرێ بۆ کاتێکی تر هەندێک کەس و هەندێک لایەن هەندێک سەرکردە هەندێک حیزب لە هەرێمی کوردستاندا گاڵتەیان بەم قسانەی ئێمە دەهات بۆ فشیان پێدەهات و دەیانوت وا بکەن وا بێن چاویان دەرێنین وایان لێ ئەەکەین وایان بەسەردێنین لە دوێنێەوە هەستێک جۆرێک لەم هەڕەشانم گوێ لێ ئەبێ ڕێک وەکو کاتی ڕیفراندۆمەکەم بیرەکەوێتەوە کە بە فشەوەریان گرتە بوو بەڵام دوایی بینیمان نزیکەی بەداخەوە لە سا 50 خاکی کوردستانیان لە دەستدا کە لە کەرکووک و خانەقین و مەخمور و شنگار و ئەو شوێنانە بوو کە بە سەدان ساڵ ئێمە خەباتمان بۆ کردبوو خوێنمان بۆ دابوو ڕەنجمان بۆ دابوو بۆ ئەوەی بەدەستی بێنینەوە ئەوان هەر بە فشە مۆزوعەکەیان گرت و کۆتایەکەی ئەو بوو هێزی ژاد دوایی وتیانەوە خیانەتیان لێ کردووی ئێسێش کە ئەمە دەڵێنەوە ئەمە تەکی دەکەمەوە لەسەرەوەی کە بڕیاری محکەمەی ئیتحادی وەکو ڕیفراندۆم بە فشە وەرمەگرن. بەڵێ دکتۆر ئەگەر هەرێم پابند نەبێت وەک باسی دەکەیت کە حکوومەتی هەرێمی کوردستان بێدەنگە لە جێبەجێکردنی بڕیارەکە ئەگەر حکوومەتی هەرێم پابند نەبێت بۆ جێبەجێکردنی بڕیارەکە چی چاوەڕێی قەواری هەرێمی کوردستان ئەکات؟ خۆی لە ڕاستیە قەوارەی هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوریە فیدراڵیە و دانی پێدانراوە و مەگەر دەستور هەڵوەشێتەوە ئەگەر نا قەوارەیەکی هەرێمی کوردستان هەڵناوەشێتەوە و بە هیچ شێوەیەک من بە قەناعەتی خۆم بەڵێم لەگەڵ ئەوانیم کە ئەم قەوارەیە هەڵوەشێتەوە و ئەوانەیشی کە لەگەڵ ئەوەدا من پێم وایە ئەوانە لە خەیاڵی سیاسی ئاژین چکە ئەم قەوارەیە زەمانەتە بۆ هەمومان واز لە گەندەڵی بێنە واز لە نەعەدالەتی بێنە ئەمانە هەمووی هەیە کاڵێ موازی لێ بێنە نەک بەوەی کە ئیتر ئیهمالی کرد نا یعنی مەبەستمەوەیە نابێت بەهۆی گەندەڵی و نەعەدالەتی و پاوانخوازی و تاگڕەویەوە لە دەسەڵاتە ئێمە قەوارەکە زەربی سفرکەین و بڵین با بڕوخێ با تێک بدرێن نەخێر قەوارەی هەرێمی کوردستان هی خوێنی شەهیدەکانمانە قەوارەی هەرێمی کوردستان هی دایکی شەهیدەکانمانە قەوارەی هەرێمی کوردستان هی پێشمەرگەکانمانە قەوارەی هەرێمی کوردستان نەتیجەی کیمیاباران و ئەنفالە بەڵام قەوارەی هەرێمی کوردستان قەوارەی دزەکان نییە قەوارەی هەرێمی کوردستان قەوارەی مافیاکانی هەرێمی کوردستان نییە قەوارەی هەرێمی کوردستان هی ئەو مافیانە نییە کە ڕۆژانە نەوت بە تاڵانە فرۆشن و خەڵکیش لە سەرەی موچەدا ئەمرێ قەوارەی هەرێمی کوردستان هی منە هی تۆیە هی مناڵەکانمانە ئەبێ ئێمە خەبات بکەین هەوڵ بدەین ئەم دزانە دەرکەین بەڵام قەوارەکە بمێنێتەوە لەلایەکی تریشەوە ئەم قەوارەیە نەک بۆ کوردی باشووری کوردستان بەڵکو بۆ کوردی خۆرئاوا بۆ کوردی ڕۆژهەڵات بۆ کوردی باکووری کوردستان زەرورە
و با بڵێن عمقێکی استراتیژیە بۆ ئەوان بەڵام گەندەڵەکان دزەکان و ئەوانەی کە تاگڕەوی ئەەکەن ئەوانەی کە سواری سەری خۆیانە بن و بە هەموو شێوەیەک لە سیاسەتە تاگڕەویەکانیان پاشگەز نابنەوە نەعەدالەتی ئەەکەن سیستەمەکە باش ناکەن خزمەتی خەڵک ناکەن موچە بۆ خەڵک دابین ناکەن موچەی خەڵکە خۆن زی لە خەڵکەکەن ئەبێ ئەمانەت بکرێنە دەرەوە بەڵام قوارەکە بمێنێتەوە بەڵام ئەگەر ئێمە پێمان وابێت بەم جۆرە سیاسەتانە لە ڕاستیە بڕیاری مەحکەمەی ئیتیحادی وازەحە ئەڵێ بێت جێبەجێ بکرێ من وەکو خۆم ئومێدم وایە ئومێدەکەم و تەمەنا ئەکەم ئەمانە بە خۆیانە بشنەوە لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی دیالۆگ لە ڕێگەی دەستور و لەسەر بنەمای دەستور بڕیاری مەحکەمەی ئیتیحادی ینی با بڵێن جێبەجێ بکرێ و بێتە هۆی چارەسەرکردنی کێشەکانی خەڵک بوچەی خەڵک ژیانی خەڵک بۆ هیچ نەبێ ئەو پارەیە کە لە بەغاوە دێ یعنی کاتێککە بڕیاری مەحکەمەی ئیتیحادی وەکو ناوەڕۆکەکەی باسی ئەکا پێویستە نەوت تەسلیم بکرێ و لە بەرامبەردا ئێستا ئەمڕۆ بە حسابی ئەمڕۆ بێ 900 میلیۆن دلار دێت بۆ هەرێمی کوردستان کە نزیکەی 450 میلیارد دینار لە موچەی هەرێمی کوردستان زیاترە من تەمەناکەم کە ئەم بڕیارە جێبەجێ ئەکرێ هیچ نەبێ ئەو پارەیە دێت و ئەو پارەیە بە شەفافی دێت دزی تێدا ناکرێت گەندەڵی تێدا ناکرێت ڕاوڕوتی تێدا ناکرێت ئەو پارەیە بۆ خەڵک بێ بۆ بەڵام لە هەمان کاتا قوارەکە هەم بە سەربەرزی بمێنێتەوە هەمومان دیفاعی لێ بکەین بەنسبەت بژاردەی دووەمەوە ئایا هێزە جوڵێنێ هێز ناجوڵێنرێ ئەوە ڕکەوێتەوە سەر بڕیاری حکوومەتی ئیتیحادی و دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادی بەڵام بڕیارێکە و زەنگێکە و مەترسیدارە لە بەردەم هەرێمی کوردستانە بەڵێ دکتۆر بازەوە دەکەیت کە قاوەر هەرێمی کوردستان وەکو خۆی بمێنێتەوە بەڵام ئەوەی کە نەمێنێت بەڕێزت باست کرد کە گەندەڵەکان نەمێنن ئەمە چۆن نەکرێت ئەمە بە دروستکردنی هێزێکی تازە ئەکرێت ئەمە بە هەڵبژارد نەکرێت یان بە خۆپشاندانی جەماوەری ئەکرێت لە ڕاستی ئابێ هەموو لایەک فشار بکە خۆ کاتێکە باوکێکیش لە ناو خێزانەکە یا باوکێکی خراپە بێ وەکو پێویست پەروەردەی مناڵەکانی ناکە و خزمەتی ماڵ و مناڵی ناکە مناڵەکانی ئەگەر ئەبێ بە هەر شێوەیە بێگوشایی لەسەر بکەن بۆ ئەوەی کە چارەسەر بدۆزێتەوە لە ئێستێشا ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان دەبیرین بە حساب با بڵێن حکوومەتی هەموو هەرێمی کوردستانە نابێ نەعەدالەتیکە نابێ فەرق و جیاوازیکە و ئەو بەرپرسە بەرامبەر بە دابینکردنی ژیانی خەڵک بۆ ئەبێ لەم لە ڕێگەی گوشار و فشار و لە ڕێگەی هەر ئالێتێکی ترەوە جگە لە توندوتیژی لە ڕاستیە ئەبێ ئەم قوارێ ئەم دەسەڵاتدارانە بەرەو چاکسازی بڕۆن بەرە ئەوە بڕۆن کە بە خۆیانە بچنەوە وە خزمەت بە خەڵک بکەن. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار شاویز ئەندامی پۆلی پێشووی پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ بینەرانی شکار پرێز کە بینەرمان بوون هیوای کاتێکی خۆشتان بۆ بازن.